ئەمڕۆ منەمەیە باسی جۆرەکانی چۆکلێتتان بۆ بکەم کە لە لای ئێمە دەست دەکەوێت. ئێمە وەکو براندێکی تایبەت بە چۆکلێت، ڕاستە چۆکلێتەکانمان ئێمە لە دەرەوە ئەهێنین، بەڵام هەموو وەکو شکڵ، وەکو تام، وەکو مۆدیل هەمووی لەسەر تەڵەبی خۆمانە کە ئۆردەری ئەکەین بە پێی ئەو تەڵەبەی خۆمان بۆمانیەت. چۆکلێت بابەتی زۆرە، هەمانە وەکو ئەم بابەتانە کە مخەلەف نییە بەبێ قاقەزە، هەشە وەکو ئەمانە کاوە تەخلیف کراوە. تەخلیف کراوەکان عادەتەن ئەلوانی هەیە و ئەلوانەکانی بەپێی ئەو تەڵەبەی کە ئێستا لە سەریەتی بەپێی ئەوە ئەیهێنین، خاصەتەن ڕەنی پەمەیی، شین، گۆڵد، سلڤەر، ئەوانە تەڵەبی زۆرتر لەسرە وەک لە ڕەنە تۆخەکان، ئەویش بەهۆی مناسەباتی مناڵ و شەکرا و ئەو بابەتانە زیاتر ئەڕوە. و چۆکلێتەکان هەر یەکەی تامێکە و هەر یەکەی شکڵێکە، حەشواتی ناوەکەی فەرقەکات و چۆکلێتمان هەیە بە دارک چۆکلێتە، هەشمانە هەر چۆکلێتی ئاساییە، و چۆکلێتی سپیش هەیە بە سپێکە کەمتر تەڵەبی لەسرە وەک ئەو بابەتانی تر. زیاترینی دارکی سادە ئەوە بەهۆی کیتۆ ئێستا تەڵەبی زۆر لەسرە، و ئەم بابەتانی تریشمان هەیە کە وەکو قاوە، بایم، فستق، یعنی چەرەسادیە، میوەیە، کشمیش تەخلیف کراوە عینە شت بە کاکاو و بە چۆکلێت. بەداخەوە لێرە ماوەدی خۆماڵی باش نییە و ئەم چۆکلێت مادەی خامی ئەبێ زۆر تایبەتی بۆ بەکار بهێنرێ، لێرە دەست ناکەوێت. بەس ئێمە خۆمان بیرمان لێ کردوتەوە کە خۆمان کارگەیەکدا بنین، دەست بکەین بە ئینتاج چۆکلێت، بەس ئەو بەنسبەت ئەم زۆرۆفەی ئێستاوە تۆزێ مشکلەیە، چونکە پێویستی بە کە تۆ کارگە بوو ئەبێ ئینتاجێکی زۆرە هەبێ و کاتە سەرفیاتێکی زۆری هەبێ، این تۆزی دراسی ئەوێ کاتی پێچێ ئینشاءالله. ئەو شوێنەی کە من ئیشی لەگەڵەکەم هەموو جارێک کە ماوەدی تازەیانە بێ ئاگادارمەکاتەوە، منیش بە پێی فەسڵەکان، بە پێی تەڵەبیاتی خەڵک چۆنیان بەدڵ بێ، کامی زیاتر ڕەواجی هەبێ لەسەر ئەوانە دووبارە یەکەمەوە. بۆ نمونە چۆکلێتمان هەیە بە کەرەمێڵ، ئەمانە بە تویکس، بە لۆتەس، بە حەشوەکەی هەیە جاروە پەشمێکی تایە. ئێستا هاوینە، میوەی هاوینەمان هەیە، یان بە لیمۆ، بە نارنج، بە پرتەقاڵ، ینی زۆری هەیە، بە پسکیت، بە سادە، هینمان زۆرە حەشوات. خەڵک هەروایە زین چۆکلێت سادەکانەوە کە هەیە، بەس کە ئیبا تاقیە کاتەوە ئەی بینیە بە تامی جیاوازە بۆ یەتەوە داوایی ئەکاتەوە، ینی تا شت زۆرتر بێ خەڵک معلومات زیاتر وەرەگرێت. ئەوەی کە زۆر ینی لە خۆی چۆکلێت خۆر بێت حەزی لێ بکات، ئیگناکەم کەسەیە و تامە بناسێتەوە. ئێمە بۆ بۆنەی شەکراو، بۆ بۆنەی مناڵی تازە لەدایک، بۆ عید میلاد، بۆ مارەی، بۆ خەنەبەندان، هەتا بۆ حەفلە، بۆ هەمووی هەمانە هەرێکە و مۆدیل و دیزایانی خۆی هەیە، بۆ تەخەڕوج، بۆ مەولوو، و هەرێکی ینی شێوازی خۆی هەیە. بەس زیاترینی خەڵک لەسەر حەجم و ڕەن قەرارەیات، ئەوەی کە شارەزات زیاتر لەسەر تامەکەی قەرارەیات. ئەمە چۆکلێتەکەمان لێرە معروفە، خەڵک زۆر تەڵەبیەکات بۆ لای نەخۆش، یا بنە مناسەبەی خۆشی، یان بۆ جەژن، بۆ ڕەمەزان، بۆ هەموو مناسەبەکان ئۆردەری زۆر لەسرە. چۆکلێت دەبێت لە دەرەجەی حرارەی 18 کەمتر نەبێت، و لە فەسڵی ئێستا کە زۆر گەرمە مەفرۆزە یا لە سەلاجە لە بەڕادا بێت، یان لە ژوورێک کە خۆت لێدانیشی فێنک بێت ئیگنا ئەتوێتەوە. چۆکلێت بۆ چۆکلێتیش فەرقی هەیە. چۆکلێت هەیە هەر ناوی چۆکلێتەوە، بەس کوالیتی زۆر خراپە، هەشە کوالیتی زۆر باشە. تۆ بتەوێت شتێ بخۆی هەم زەرەری شێ لێ نەیەت و تەمەتوعیشی لێ بکەی لە خواردنەکەی، ئەبێ دەکەیت نوعێکی باش بێت، کامەی تەڵەبی لەسەر بێ. من ئەوە دووبارە کەمەوە و ئاینەن شت بۆ شکڵەکانیش زیاتر شکڵە ڕێکەکان ئەڕوات وەک لەوەی کە شکڵی کوسێ گۆشە و شتەکانی تر. خۆی کۆڵێن چۆکلێت باشە بۆ دڵ و بۆ مەزاج، لەبەرەوە ئینشاءالله خەڵک وا بێ بیکا بە ئیشێکی ڕۆژانی بیخوا زۆر باشە.